ڤایرۆسی کۆرۆنا ئەو بابەتەی ئێستا سەرجەم مرۆڤایەتی بەخۆیەوە سەرقاڵ کردووە و هەمووان بە دوای دۆزینەوەی چارەسەرێکدا دەگەڕێن بۆ ئەوەی بتوانرێت بە زووترین کات ڕوبەڕووی مەترسیەکانی ئەم ڤایرۆسە ببنەوە. لە هەرێمی کوردستان بەردەوام حکوومەت و وەزارەتی تەندروستی ڕێنمایی پێویست بە هاوڵاتیان دەدەن بۆ خۆپاراستنیان. میدیاش لەم نێوەندەدا ئەرکێکی گرنگ و هەستیاری دەکەوێتە سەرشان. هەر بۆیە سەنتەری میترۆ داوا دەکات میدیاکان بەرپرسیارانە مامەڵە بکەن و پشتیوانی هەوڵەکانی وەزارەتی تەندروستی بکەن. ڕێکخەری سەنتەری میترۆ دەڵێت پێویستە میدیاکان لەم دۆخەدا بەرپرسیارانە مامەڵە بکەن و ترس و دڵەڕاوکێ بڵاو نەکەنەوە. ئێمە داوام هەن لە میدیاکان کردو لە هەرێمی کوردستان ورتر بن، پروپاگەندە نەکەن بەڕاستی بە خەڵکی بفرۆشنەوە و مۆزوعیانە مامەڵە لەگەڵ ڕووداوەکە بکەن، لەگەڵ ئەم مەترسێ بکەن، شتەکە نە گەورە بکەن نە بچووکیکەن وەکو خۆی واقعی بن. پشت بەس سەرچاوە ڕسمیەکان بەستن بە تایبەتی سەرچاوەکان کە مەبەستمان وەزارەتی ناوخۆیە وەزارەتی تەندروستیە لەم بوارە. هەموو ئەمانە کۆمەڵە داواکاریەک بۆ کردومانەتە بەردەم میدیا، چونکە ئەمە مەسەلەیەکە پەیوەندی بە تەندروستی گشتیەوە هەیە. ئەرکی ڕاستەقینەی میدیا لە کاتی قەیرانەکاندا دەردەکەوێت. سەرۆکی لقی سلێمانی سەندیکەی ڕۆژنامەنووسانی کوردستان دەڵێت تا ئێستا سکاڵا لەسەر هیچ میدیایەک تۆمار نەکراوە، بەڵام بە پێویستی دەزانێت دەستگا میدیایەکان ڕاوێژکاریان لەسەر جەمبوارەکاندا هەبێت بۆ ئەوەی لە بڵاوکردنەوەی هەر زانیاری و هەواڵێکدا هەڵە نەکەن. هیچ سکاڵایەکی یاسایی لەسەر هیچ کەناڵێک تۆمار نەکراوە کەناڵ، بەڵام ئەو ڕەوتەی ئەو ئیشی کە کەناڵەکان ئیکەن وەرگری کورد بە دڵی نییە بۆ لە بەروی هەنێکیان ترس و دڵەڕاوکێ دروستەکەن و هەنێکیشان زۆر ئیشەکە ئاسانەکەن کاراسان، ینی ئەوە نییە کە کەسێکی پسپۆر با بڵێن کەسێکی بایۆلۆجیست بێنن کەسێک بێنن کە پسپۆر بێت دکتۆرێکی ئەوەی کە تایبەت بە پەتا قسەی لەسەر بکە. لێرە و لێوێ کۆمەڵە نیگەرانی و گلەی هەیە، بەڵام وەک سکاڵای ڕسمی تا ئێستا هیچ کەناڵێک سکاڵای لەسەر تۆمار نەکراوە بڵێن ئەم کەناڵە ئەو قوڕقاتانی کردو، بەڵام ئەوەیە کە ئێمە هەموو جارێک ئەڵم بەداخەوە لە کاتی قەیرانەکانە میدیای کوردی نازانێت چۆن هەڵسوکۆ لەگەڵ قەیرانەکانە. لە درێژەی داواکاریەکانی سەنتەری میترۆدا هاتووە پێویستە دەستگاکانی ڕاگەیاندن بەردەوامن لە هۆشیارکردنەوەی هاوڵاتیان بە گرنگی خۆپاراستن، پسپۆڕانی تایبەتمەند بهێنە ناو بەرنامەکان و کۆرۆنا تێکەڵ بە سیاسەت نەکەن و پروپاگەندە نەکەن بە هەواڵ و نەبنە سەکۆی بڵاوکردنەوەی ترس. ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا ئێستا ئەرکی لە پێشینەی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی تەندروستیە تاوەکو هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە مەترسیەکانی ئەو ڤایرۆسا بە دوور بگرن. میدیاکانیش ڕۆڵێکی بەرچاو دەگێڕن لە هۆشیارکردنەوەی هاوڵاتیان تا ئەوەی پابەندی ڕێنمایەکانی حکوومەت و وەزارەتی تەندروستی بن. هاوژین جەمال، کوردستان 24 سلێمانی.